من ناوم ئاکام عومەرە ناسراوم زیاتر لە کوردستان بە زەوقی من خەڵکی هەولێرم عێراق نزیکەی 15 ساڵ دەبێت لە ئەڵمانیا نیشتەجێم لە شاری کیل نزیکەی ساڵێک دەبێ ئەو ئیشە دەکەم خۆم زیاتر ئیشی نانەواییم کردووە لە کوردستان و ڕادەیەکی لێرانە بەس نزیکەی ساڵێک دەبێ ئیتر خۆم فێرە و ئیشە کردو ئێستا سەرقاڵی ئیشی خەیاتی. من لە مناڵیەوە نانەوایی فێری بووم هەر لە کوردستانەوە ئیشی نانەواییم دەکرد هاتمە ئەڵمانیاش لە ئەڵمانیاش چەند ساڵێک ئیشی نانەواییم کرد ئەمە شوێنی برایەکەم بوو بە حقیقەت برایەکەم لێرە ئیشی دەکرد ئەو نیازی چوونەوەی هەبوو بە یەکجاری بچێتەوە کوردستان ئیتر ئەو پێشنیارەی بۆ من کردوتی ئەگەر حەز دەکەی وەرە ئێرانە من پیشانە دەدەم و فێرت دەکەم ئیشەکە چۆنە ئیشێکی زۆر خۆشە کە هاتمە ئێرانە سەیرم کرد بە حقیقەت ئیشەکە خۆش بوو پاک و خاوێنە ئیتر کە هاتمە ئێرانە و پیشانی دام و بەیەکەوە چەند ئیشێکمان کرد ئیتر سەرنجی ڕاکێشام من ئەو کاتە قبولم کرد دوکانەکەی دا بە من و ئەو چۆوە کوردستان لەو ڕۆژەوە من ئەو ئیشە دەکەم و لە ئیشەکە زۆر ڕازیمە پانتۆڵ درێژە بۆیان کوردەکەینەوە یان ئەوەتە زنجیر گۆڕینە زنجیرەکەی تێک دەچێت بە هەمان شێوە چاکەتیش زنجیرەکەی تێک دەچێت بۆی دەگۆڕین یانوەتانە قۆڵی درێژە بۆی کوردەکەینەوە جاروێ پەردەی ماڵانیش دەدورین پێڵاویش دەتوانین چاک بکەین ئیشی پێڵاویش دەکەین بەعام بۆمان نییە جل بدورین وەکو پانتۆڕیان قەمیس لەبەرەوەی شەهادەی خەیاتی ڕسمیمان نییە. Bitte schön. Ich habe nur eine Kleinigkeit, und zwar lauter Invaliden mit dem Reißverschluss. Mit dem Reißverschluss. Ich fürchte, dass Sie hier einen neuen reinsetzen müssen. Das ist meine einzige Leib- und Magentasche. ئێمە زیاتر مشتریەکانمان ئەڵمانن. لەگەر ئەڵمان زیاتر تێکەڵاویمان هەیە لە ئیش تەعاملیان خۆشە لەگەڵ ئێمە. مەسەلەن کە شتێ چاک دەکرێتەوە سەیری دەکا و ڕازیە و ئیتر کە کاتی پارەکەش دەدات ئیرۆیەک دوو ئیرۆشمان زیادە دەداتێ دەرەوە بۆ قاوە خواردنەوە بێ ئیشمان کردووە مەسەلەن کە ئیشەکەی بەدڵ نەبووە بەس لەگەڵی هیممان کردووە و بۆمان چاک کردووە و دوایی گلەیشی نەماوە تایبەتمەندی ئیشکردن لە ئەڵمانیا کاتەکەی مەحدودە مەسەلەن سعات 9 بەیانی دەیکەمەوە تا 6 ئێوارە ئەو کاتە نووسیومە دەبێت کراوە بێ تو ئەگەر ئیشێکت هەبی دەدەقەنی و سعاتێک بڕۆی دەبی کاغەزێک بنووسی بە دەرگا هەڵی واسی بڵێ تا ئەوەندەی کە دێمەوە وەکو لای خۆمان نییە مەسەلەن تۆ وعدێک خەیات پێدەدا دەچی قاتێ دەرێ بەیانی دوو بەیانی دەچیەوە وەڵا هەفتەیەکی تر لێرە شتیوان نابێت دەبێت تەواو بێت. وا بیرم کردەوە ئەم ئیشە ئی خۆتە کەسێکت بەسەرەوە نییە پێت بڵێ ئاوا بکە ئاواکە من حەزم بە ئیشی سەر بەخۆیە دوای ئیشی خەیاتیش تۆزێ بە وردەیە حەزم بە ئیشی وردەیە و لە عینی کاتیشدا بۆ بژێوی ژیان بەڕاستی تۆ دەبێت کار بکەیت ئەگەر کار نەکەی کوردەواری و خۆماوەتی نایخۆیت